خەم و کۆوانەکە پڕ مەزن ئیرۆ ڕۆژە دواکو ئەم بەهی و ئۆڤەرکردنە هەواڵی خۆی قەدر بووها قەدر گران بابێ مزگین ئەندامی کۆمیتە ناوەندیە پارتی دموکراتی کوردستانی سووریا وەکو تیکۆ شەرەکی خۆراگر بوو هەر مەیدانە کار و خەباتیدا ji ڕۆژە کوتەوی ڕێزێ پارتی دموکراتی کوردستانی سووری بووی ji ساڵە 1970 حتا وەکو ڕۆژە ئیرۆ ڕۆژێکی ji ڕۆژان قەت نەڕاوەستەها بهتر باوەری و بیر و باوەریوی مکم بوون لەسەر کار و خەباتە مەیدانی وەکو بازێکی بوو تم مەیدانە کار و خەباتێ دەبوو بەهوەری ڕێبازە جەنابێ مەڵە مستەفا بارزانی تانی و دیدیت ئەو ڕێباز یاکو مافێ ڕەوای میلەتێ کورد دەریا بێ ڕێبازی دەتێ چەسپاندن تیمی ئاماکدار بوو و هەواڵی خۆبەری هەواڵی خۆ بدێ ڕێیا کار و خەبات و بزاوەکە بێ ڕاوەستان ئیرۆ ڕۆژ ئەم ئۆغرکردناوی خسارەکە گەلێک مەزن ببینن ji بۆ پارتیا خوا ji بۆ تەڤگەرە سیاسی کوردی لە سووریا ji بۆ تەباییە گەلێ کورد ji ber ku ev tewqîtekî gelek hesas e pêtiviye ku hemî hêzama li ser hevana da ku milê me li milê hevana lê destê qederê xwe yad kir ji destê me dirêjtir bû destê mirinê ji destê me dirêjtir bû ku karî bû vî hevalê li hing ji nav me bibe dengî em hemî bimîne xembar lê divê rojê de di behiya wî de em soz û beryaran wî dikin em jêre te kes dikin ku em ê bimînin ser şop û rêbaza ku wî meşandiye rêbaza cenabê Mala Mustafa Barzanî.